بڕیارێکی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق سەبارەت بە داخستنی سەرجەم کەمپەکانی ئاوارەکان لە عێراق نیگەرانی لەلای خێزانە ئاوارەکانی نیشتەجێی کەمپی ئاوارەکانی ئەڵوەندی 1 و 2 لە خانەقین دروست کردووە. وەک ئاوارەکان خۆشیان ئاماژەی بۆ دەکەن، پێویستە حکوومەت و وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق با بڕیارەکەیدا بچێتەوە، چونکە ئەو خێزانانەی کە تا ئێستا لە کەمپەکانن بەشێکی زۆریان خانووەکانیان بەهۆی پەلامارە تیرۆریستیەکانەوە تەقێنراوەتەوە و بەشێکی تریشیان بەهۆی مەترسیان لە ڕەوشی ئەمنی ناوچەکانیان ناتوانن بگەڕێنەوە. احنا طبعا مع المكان هنا یەکەم توشۆبنەوە ظروفی ئەمنینە ئەو لە تەواو نییە و ماڵیش نییە ئەسمان. ئەگە حکومەت بتوانین یارمەتیمان بێت و تشتێک مەبلەغێک ماڵی پارێک بێتمان بتوانین وەپی ئیجار بکەین وەبنەوەی ئەی جەویشە سێمە وەرە زمسان ئەچی من زۆر زەحمەتە بۆمان وفلوس ما عندنا بيوت ما عندنا ماڵمان نییە کە حاڵمان نییە منتەقەی هەمووی ئاوایەکانمان کەس نەچێتەوە 45 ئاواییە نەبەنی وایس نە ئاو هەیە نە کارەبا هەیە نە ماڵ هەیە و دەولێش تاسە هیچ یارمەتیمان نایە تا تشتی بۆمان بکەد و لەسەر شەقام غەڕاتمان بنێ من چی بکەین نابێتەوە. سنوات نازحين. هاوکاتیش لە سەروبەندی داخستنی کەمپی ئەڵوەندی 2 لە خانەقین بریکاری وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان ئەم بڕیارە تایبەت نییە تەنها بە خانەقین بەڵکو تەواوی عێراق دەگرێتەوە، دەبێت سەرجەم کەمپەکان دابخرێت. وحضورنا اليوم حقيقة من أجل تنفيذ ئامادەبوونی ئێمە لێرە وەک چۆن پێشتر باسمان کردووە کۆتایهێنانی دیاردەی کەمپەکانی ئاوارەیە لە عێراق، بەڵام پێویستە گەڕانەوەی ئاوارەکان بە شێوەی ئارەزوومەندانە بێ با هیچ جۆرێک ئاوارەکان بە زۆر ناگەڕێنرێنەوە. با دڵنیایی کاری لە پێشینەی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق داخستنی کەمپەکانی ئاوارەیە، بەم نزیکانش داخستنی سەرجەم کەمپەکانی ئاوارە لە پارێزگای دیالە ڕادەگەێنین، هەروەک چۆن سەرکەوتوو بووین لە داخستنی کەمپەکان لە شاری بەغداد و کەربەلا و کەرکووکیش بەم نزیکانە. لە ماوەی هەفتەی ڕابردوودا تاوەکو ئێستا لە هەردوو کەمپی ئەڵوەندی 1 و 2 لە خانەقین زیاتر لە 500 خێزان گەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان و کەمپەکانیان بەجێهێشتووە. لێپرساوی نووسینگەی خانەقینی کۆچ و کۆچبەران دەڵێت ئەو لەوێتی قەرەبووکردنەوە بۆ ئەو خێزانانەیە کە لە ئێستادا دەگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان. ئەولەویەی قەرەبووکردن بۆ ئاوارەین لەبوت کە لە مخەیەماتەکان گەڕیانەوە. ئێستێمە لە مخەیەمە دانیشتینە کە عەدەدی 512 عائیلە بوون، ئێستا کە غەلق مخەیەمەمان کرد 106 عائیلە. وزارەتی هیجرە و مهاجرین هەموو تەسهیلات تەقدیم بۆیان کرد، جەنابی وەزیری هیجرە و مهاجرین لەسەر خەتە بۆ تەسهیل بۆ ئەم خەڵکە کە بگەڕێنەوە بۆ مەنتەقەکان خۆیان و هەموو ئاسانکاریک بۆیان بکرێت. لە هەردوو کەمپی ئەڵوەندی 1 و 2 لە قەزای خانەقین ماوەی زیاتر لە 6 ساڵە نزیکەی 3000 خێزانی ئاوارەی دانیشتووی پارێزگاکانی سەلاحەدین و ئەنبار و دیالە و دەوروبەری نیشتەجێن لە ئێستاشدا بە بڕیارێکی حکوومەتی عێراق دەبێت لە ماوەی 15 ڕۆژدا ئەم کەمپانەی خانەقین دابخرێت.